دڵشاد نووری هەرچەندە خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام ڕۆژانە بە ماتۆڕسکیلەکەی ڕوودەکاتە بازاڕی کەلار و کارتی موبایل دەفرۆشێت. وەکو بژێوی ڕۆژانە ئەمە وڵی ئەمە لە ناچاریە ئیشکردنەکەی ئەمە بۆ نمونە ئەگەر ڕۆژی 2000 بۆ دەرکا بەشی علاقی ماڵەوە بکاوتەوە هەرەوەیە اینجا مەعاشەکەشم هیچ بەشی بژێوی ناکایتر لە ناچاریە. ئەوەی کە هەندێک کەس هەیە لە کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت دەستیان دەستپانەوەکەن لە خەڵک سوڵەکەن ئەوەی شەتەمان لە بۆنەی ناچاری وەیە، بەڵام من ئەوم بە باش نەزانی من بە هەر شێوەیە بێ بە هەر شێوەیە بێ وتم بە ئەم ئیشە بکەم سەر ڕێەوەش قەسەم بەخوا سەر ڕێەوەش سەر دکتۆر تەرکی ئەم ئیشەی پێم کردووە ئەڵێ ئەم ئیشە مەکە بۆ ژیانت کەوتە خەتریاتەوە. هەرچەندە ژمارەیەکی زۆر دوکانی موبایل لە نێو بازاڕی کەلاردا بوونیان هەیە، بەڵام خەڵکانێکی زۆر دەچنە لای دڵشاد بۆ کارتکڕین. بڵام فەرقەکەی من کە دیارم تەنها بەس ئیشم کارت فرۆشکی و تەواو اینجا دوایەوەش یەکتر ڕێزم لە یەکگریان وەکو ڕێز بێ یانی کو بەزەوی بێت ئێشە بۆ نمونە ئەڵێ 250 بۆ تۆ بێت نەک بۆ کەسێکی تر بێت مادام تۆ دانیشتە بەم حاڵەوە کاسبیەکەی ئەوم پێ باش نییە کە بۆ سوالکردن بێت وەکو سوالکردن. دڵشاد وەکو چۆن کەم ئەندامێتەکەی نەبووەتە هۆی دابڕینی لە کەسابەت، بە هەمان شێوە ناوێت ببێتە ئەرک بەسەر کارمەندانی شارەوانیەوە و ڕۆژانە پاشماوەکانی لەگەڵ خۆی دەباتەوە. سەبارەت بەم علاگەی شام علاگە وەکو هینە ئەمە پاشماوەی ئیشەکانی خۆمی تیەکەم بۆ منە زەلام وایە تێت ئەڵێ کارتم بۆ داخلکە منیش ئەیکەمەوە ئەمە تۆزێ لە ئەرکی کارگوزارەکانی شارەوانی کەمەکەمەوە. دڵشاد پێچەوانەی زۆربەی دوکاندارەکان دەست نانێتە ڕووی کڕیارەکانیەوە و قەرزیشان پێدەدات. وڵا ئەوەی سەویستم چای بە ئینەکەەوە بخشێنمەوە دەفتەری قەرزەکەمە بخشێنمەوە ئەوە وڵای نزیکەی بۆ ملێنە ڕۆ کابرا هینە ئەوانەی کە خەرجیان پێدەمتر هەموو مانگە بۆم تێرن و گرفتی هاتوچۆکردن دیارترین گرفتی دڵشادی خاوەن پێداویستی تایبەتە، بەو پێی لە دروستکردنی جادە و ڕێگاوبانەکاندا ڕەچاوی دۆخی خاوەن پێداویستیە تایبەتەکان نەکراوە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، گەرمیان.